بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی فلاشباک لەم بەرنامەیەش لە سەرای ئازادی سلێمانیەوە خۆم بە خۆشحاڵەزانم کە پێتان ئەگەمەوە. بەرنامەیەم جارشم لەگەڵ یەکێک لە وتاربێژەکانی سەرای ئازادی. دیارە سەرای ئازادی چەند هەفتەیەک بەردەوام بوو، بەڵام جومعانە لێرە زانایانی ئاینی وتاریانەدا. بەرنامەیەم جارشم لەگەڵ یەکێک لەو زانە بەڕێزانی کە سێم وتاری هەینی سەرای ئازادی داوایش بەڕێز مامۆستا عوسمانی شێرەیە. مامۆستا زۆر سپاس بەو دەرفەتەی کە بە منت بەخشیوە. زۆر سپاس بەوەش. مامۆستا کێسە دێتێنمەوە سەرای ئازادی چیت بیرەکەوێتەوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ خوا، درود لە سەرگیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. لە ڕاستیە هاتنەوە بۆ سەرای ئازادی سەرای سلێمانی ئەوم بیرەخاتەوە کە ڕۆژانێک کۆمەڵێک گەنج پیا و ئافرەت پیر هەموو جۆرێک لە شەریحەکان لێرە بوون، بە یەک دەنگ داوای چاکسازیان ئەکرد، بە یەک دەنگ داوای ڕێخستنەوەی ئەم وڵاتیان ئەکرد. بەڵام ئەو جواب نەدانەوەی ئەو کاتە بەدەمەوە نەهاتنی ئەو کاتەی زۆرێک لە خەڵک و دەسەڵاتدارانی ئەو کاتە گاندینە ئەمڕۆ کە ئێستا نەتیجەکەی بینی. ئەوەم بیرەخاتەوە کە لە ڕاستیدا سەرای ئازادی بۆتە مێژوویەک بۆ ئێمە و بۆ ئەو کەسانی کە بەشداری کۆبوونەوەکانی سەرای ئازادیان کردووە. زۆر باشە، بۆ ئەڵەی بەشێک لە خەڵک و دەسەڵات بۆ خەڵک. لە ڕاستیدا خەڵک هەمووی بەشدار نەبوو لەگەڵمان. ئەوەی کە هاتە ئێرە خەڵکێکی دیاریکراو بوو، هەموو خەڵک لەگەڵ ئەو خۆپیشاندانانە نەبوون، هەموو خەڵک لەگەڵ ئەو دەنگە ناڕازیە نەبوون کە هەبوو. بەڵام ئێستا دەرئەکەوێ خەڵک ئەزانێ ئەگەر ئەو کات هەموو بە یەک جار بەدەنگ بەهاتنایە مەسئلەکە نەئەگەشتە ئێرە. ئەو فەسادی کە ئەو کات دەستی پێکرده بوو نەئەگەشتە ئەم ئاستە قۆڵە خراپەی کە ئێستا هەمووان پێوەی ئەناڵێن. بەڕاستی هەموو خەڵک لەگەڵمان نەبوو، ئەوەی کە لەگەڵ بوو خەڵکێکی نخبەیەک لەگەڵ بوو، بە شێوەیەکی عام نخبەیەک خەڵک لەگەڵ بوو، ئەگەرنا نەخێر هەموو خەڵک لەگەڵمان نەبوو. ئێستا چی دۆخەکە تا چەندە فەرقی کردووە؟ وڵا دۆخەکە بە چه ئاڕاستەیەکە بڵام فەرقی کردو؟ دۆخەکە زۆر گۆڕاوە ئێستا، یعنی زۆر خراپتر بووە لەو کاتە. ئەو کاتەش یعنی هەندێک شت هەبوو کە هەندێک خەڵک هەستی پێ کرد لە گەندەڵی ئیداری و سیاسی کە هەبوو خەڵک هەستی پێ کرد، خەڵکێک بەتایبەت ئێمەمانان کە هەستمان پێ کرد و هاوارمان بەوە کرد، ئێستا نەتیجەکەی بۆ عامی خەڵک دەرکەوتووە. ئەگەرنا مەسئلەی فەرق و جیاوازیان زۆرە فەرقەکە ئەوەیە کاتێک ئێمە ئەو کات دەنگمان هەڵبڕی و هاوارمان کرد بۆ ئەو بوو کە نەگاتە ئەمڕۆ وەک کورد ئەڵێ ئەمانویست شەرمەکە سەگ نەیبا کە بردی ئەو کاتە ئیسفادەی چییە؟ زۆر باشە. ئەو کاتە تۆ لە وتارەکەتە کە دوایی بەشێکی بۆ خودی جەنابەت بەخشەکەم وتارێکی زۆر سیاسیانەتیاوە، ڕەنگە تۆزێ وتاری سیاسی لە هەرێمی کوردستان ئەگەر مەلایەک لەسەر مینبەرە لە شوێنێکا بیدات پرسیاری لەسەر دروست ببێ، یا خەڵکێک بۆ نمونە پیسیر بێ مەلا سیاسەتەکە با بەم شێوازە پێت بڵێم. ئەم وتارە سیاسی چۆن هەڵت بژار بۆ شێوازە بیتی و تا چۆن دەبڕات وایە مەلاش لەگەڵ یا با بڵێن زانای ئاینی لەگەڵ معاناتی خەڵکایە و ئەتوانەیە بەڕاستی لە دیوە سیاسیەکەشا قسە بکە. الله أكبر الله أكبر. ئەگەر قرار بێ ئازادی هەیە، ئەگەر قرار بێ دیموکراتی هەیە، خەڵک دەیەوێ ئەوەی دەنگی بۆ داوە بە ئازادی، بە ئازادیش مافەکانی ئەو دەرببڕێ لە پەرلەمانە و لە هەموو جێگایەکدا. ئاگادارتانەکەینەوە دوعای یەک پیرێژنی چاو بە فرمێسک دایکێکی جگەر سوتاو بەسە لێتان گیرا ببێ. ئێمە خوا بە ئازادی دروستی کردوین، دەبێ ئازابین، هەتا ئازادیش نەبین ئازا نابین. زانا بە ڕێزەکان، ئێوە پێویستە بێنە سەر شەقام، ئێوە پێویستە دەنگتان هەڵبڕن، بەسە باچی تر زوڵم لەم میلەتە نەکرێت. ئەو پرسیارەی جەنابەت دوو پرسیارە دوو وەڵام هەڵەگرێ. یەکەمیان
بۆ وتارەکەی من سیاسی بووە لەبەر ئەوەی وەزعکە وەزعێکی سیاسی بووە خۆپشاندان بووە داوای چاکسازی کراوە لە سیستمی سیاسی وڵاتەیە ئەکرێ منیش بە زمانێکی سیاسیانە قسە بکەم چونکە هەموو کەسێک گوێم لێ ئەگرێ تەنها چەند کەسێک لە مزگەوتێکان نێ گوێم لێ بگرێ و ئەم وتارە پەخش ئەکرێ لە جیهانە خەڵک ئەی بینێ پێویستە ئەو کەسێکی گوێی لێ و بێ ئاگایە بزانێ ئێمە لە چ قەیرانێکە ئەژین لە چ وەزعێکە ئەژین لەبەرەوە وەک عەرەب دەڵێ لكل مقام مقال مقام وش جێگاکە وای پێویست دەکرێت بێ وتارەکە سیاسی بێ ماوەسا وتارە سیاسیە پێشەوەی کە ینی بێتە سەر مناسەوەمانە پێشتر لە ماڵەوە هەمووت حازر کردبوو چۆنت حازر کردبوو مەسەلەی وتار حازرکردن من ڕۆز ئەقلامم حازر بووە هەموو کەسێک کەوتارە خوێنێتەوە ڕۆز وتاربێژی سەرکەوتو دائما ڕۆز ئەقلامێک حازرەکە فکری وتارەکەی لایە ڕۆز ئەقلامێک نووسێتەوە فکرەکە لای خۆیەتی اینجا وەک پرس پێکردنیش بە خەڵک من فکر عامەکەم دا و بە خەڵکی گوتم باسی ئەم مەوزوعاکەم بە شێوەیەکی گشتی و خۆشم یعنی خۆم ئامادە کردبوو ئەگەر وتاری کەشمە بێت چیتر باس بکەم و پێشتریش کە ئەگەر زووتریش وتارم بخوێنداتەوە بەپی وتاری با بڵێن بەپی موقع و کاتەکەی پێشوتریش یعنی خۆم حازر کردبوو ئەگەر لە هەر کاتێکا قسەم هەبێ قسەی وەختەکە بکەم ئەگەر بێمەوە سەر قسەکەی دووەمە دڵێ ئایا مەلا چۆنە بێ سیاسی بێ ئەو پرسیارە ئەسڵ وایە مامۆسای ئاینیەوەی کە پێوە تێمەلا لە هەموو کەسێک سیاسی تر بێت سیاسی بم معنایەنە کە دەبێ دەم لە هەموو شتێک بکوتێ بەڵکو ئاگای لە سیاست بێ چی ئەگوزارێ لە دەوروبەری خەڵک چۆن بیرەکاتەوە چۆن تەماشای وەزعەکانەکە ئێمە ئەگەر قەرار بێت مامۆستا بین وەکو پێمان بوترێت زانای ئاینی زانای ئاینی ئەو کەسەیە کە پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسەلام ئەفەرمێ العلماء ورثة الأنبياء أو إنما العلماء ورثة الأنبياء فإن الأنبياء لا يورثوا دينارا ولا درهما ولكن ورثوا العلم پێغەمبەران سەڵات و سلامی خۆیان لەبێت چیان لێ بەجێماوە ئەگەر مامۆستایانی ئاینی خۆیان بە میراتگیری پێغەمبەران بزانن دەبێت لەگەڵ گەیاندنی پەیامی ئاین بە خەڵک ئاگاشیان لە سیاست بێ وەشیکردنەوەی سیاسیان هەبێ بزان وەزعەکان بەرەو شوێ ڕۆن ناکرێ دنیا لە بارودۆخێکا بێ مامۆستا لە وەزعێکی ترا بێ کۆڵێ ئەم لە دۆڵێک و عالەم لە دۆڵێکی تر بێ ئەبێ ئاگای لە وەزعەکان بێ بۆی دائیمەن لێکۆڵینەوەی خۆی هەبێ هەڵوێستی تایبەتی خۆی هەبێ بزانێت لە چه ڕوانگەیەکەوە قسە بۆ خەڵکەکەیەکە یان بەلای کەمەوە لە چه ڕوانگەیەکەوە بیرەکاتەوە خۆی ئاگای لە خۆی بێ و لە وەزع و دەوروبەرەکەی خۆی بێت بەڵام ئایا لەناو کای سیاسیەکان ناتوانێت کار بکامەلا بۆ نمونە ببێتە پەرلەمانتار بۆ نمونە بچێتە ناو کای سیاسیەکان و ناوەندە بڕیارەکان کە بڕیاری هەندێک سیاسیشی تیادرێ زانایانی تا چەندە بۆ شوێنە گونجاو چکۆ گەرێسە سیتین لە هەرێمی کوردستانە زۆر جارەگەر مامۆستایەکی ئاینی خۆی کاندید بکا بۆ پەرلەمان یا بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ هەر شتێک ئەڵێن ئەمە بۆ کۆکردنەوەی دەنگ و ڕاکێشانی عەتفی خەڵکی تەنها بەکاردێ ژنا زانای ئاینی بە کەڵکی ناو پەرلەمان نایەت ئایا بەڕاستی بە کەڵک دێت ئەگەر مامۆستا زانای ئاینی بێ بەڕاستی بەڵە بە کەڵک دێت بەڵام ئەگەر هەر هەیکەلێک بێنەوەڵە ئێمە زۆرمان بینیوە لەو بابەتانە کە خەڵک هەبووە هێنراوە بەکار هێنراوە لە هەموو لایەک بەکار هێنراوە و خەڵکیشمان بینیوە ممارەسەشی کردووە سەرکەوتوو نەبووە یان خەڵکیشمان بینیوە زۆر سەرکەوتوو کارامە بووە و مامۆستای ئاینیش ئێستا وای لێ هاتووە مامۆستا ئاینی دەبێت جلوبەرجێکی تایبەتی لە بەرابێ و دیاری کراو بێ ئەگەر نا هەر موسڵمانێک کەوا بە ئاگایە لە علومی ئیسلامی لە علومی شەرعی مامۆستا ئاینیە مادەم زانستە شەرعیەکان شارەزا بێ مادەم لەسەر دەستی زانایانێکی باش خوێن دەبێت و ئیجازە وەرگرتبێ ئیتر مەرجێج بۆ مێزە و ئامامەی لە بەرابێ بەنمونەش ئەگەر تەماشای بکەین ئێمە لە وڵاتانێکە لە نزیکمان وڵاتێکی وەکو ئێران ئەوەی کە ئێستا پێشەوایەتیەکە ئەهلی عەمامە و مامۆستاکانیان زاناکانیانن بەڵام بەداخەوە لای ئێمە هەر بەعام نەکرد لە کوردستان لای ئەهلی سونە بە شێوەیەکی عام زانایانی ئاینی پشتگوێ خراون یان خۆیانیان پشتگوێ خستووە سەبارەت بە ینیەوەی کە زانای ئاینی بۆ نمونە خۆی کاندید بکەم پرسیارشمەیە لە دیوە سیاسەکەی دوای دێمەوە ناوسەرا هەندێ نموزەجمان هەبوو لە ڕابردوودا لە هەرێمی کوردستان کە هەر مامۆستایەک لە هەرێمی کوردستانە وتارێکی تۆزێ باشی هەبێت کە ینی جمهورێکی باشی هەبێ خەڵک بە تایبەتی چوو بێتە مزگەوتەکەی خەڵک گوێگری بوو بێ دوای کە بۆتە پەرلەمانتار یا بۆتە پۆستێکی حکومی وەرگرتووە ئیتر دوای پۆستە حکومیەکەی بێدەنگ بووە وتارەکانی وەکو ڕابردوو نەماوە بە جۆرێک ئەمە لە ڕەنگە لە قورسایی هەندێک لە زانایانی کەم کردبێتەوە لە لای خەڵکێکە لە شەقامایە ئایا ئەمە چۆن ڕاستەکەنەوە بۆ شەقام بۆ خەڵک کە هەموو زانایکی ئاینی وانە یا زانای ئاینی دەتوانێت بۆ نمونە لە کایەکانە زۆر بە چست و چالاکی قسەی خۆ بکەوە لە مینبەرەکەش دەنگێر بە زوڵاڵی بمێنێتەوە قەناعەتی ئێستای من وایە کە مامۆستا ئاینی ئەگەر هەتا بۆی بکە ئەگەر ئەوێ بەڕاستی میراتبەری پێغەمبەر بێ عەلەیهی سەلام کەسایەتی خۆی بچووک نەکاتەوە بەوەی کە پۆستێکی
وەکو پەرلەمان یا هەر پۆستێکی تر وەربگرێ ئەمە قەنەعەتی ئێستای منە لەبەر ئەوەی ئەو کەسایەتیە معنەوی کە مامۆستا هەیەی ئەو حەسانەی کە بۆی دروست بووە لە ڕووی ئاینیەوە حیفە بیگۆڕێتەوە بۆ وەکوی کە جەنابەت ئاماژت پێ کرد زۆر لەو برا بەڕێزان لەو مامۆستا بەڕێزانەی کە پۆستیان وەرگرتووە دوایی نەیانتوانێت ئیتر داعیەکی باش بن نەیانتوانێت ئەو کاریگەری کە پێشتر هیان بووە دوایی بیانمێنێ لەبەر ئەوەی ئەم بیئەی ئێستای ئێمە جیاوازە لەگەڵ بیئەکانی پێشووتر لەگەڵ مەناڵی تر خەڵکی ئێمە هێشتا نەگەشتوتە ئەو ئاستەی کەوا خەڵکی موسڵمان و متەدەئین بکاتە ڕابەری خۆی لە کاری سیاسیدا هێشتا خەڵک زۆری ماوە لەمە تێبگا زەمانێکی زۆری ماوە بۆ ئەمە لەمە تێبگا کەوا بوو ئەوەی کە پێویستە ئێستا بەڕای من مەرج نییە هەموو مامۆستایەکی ئاینی کە کاتێک جەماوەرێکی بۆ دروستە بێ کە کاتێک سنگ و قورساییەکی بۆ دروستە بێ بیگۆڕێتەوە بەوەی کە خەڵک دەنگی بۆ بدەن چونکە کاتێک خەڵک دەنگی بۆدا من حەزەکەم ئەوە بە خەڵک بڵێم مامۆستایەک هەرمە ئەو مامۆستا بەڕێزانێکی جویان لێمانم کە مامۆستایەکی ئاینی یا کەسایەتێکی ئیسلامی پۆستێک وەرەگرێ خەڵک سەیری سیمایەکە سەیری ئیدعاکانی پێشووی ئەکە ئەگەر بۆی نەکراچی دروشمەکانی و کاتە چی لێت یعنی خەڵک لە بەرچاوی ئەکەوێت چکە ئەم زۆر پێشتر ئیدعای کردو خۆتە زانی ئەمەش لە چ وڵاتێک و لە چ بیئەیەک و لەکوێ ئەژین مامۆستا واتە توانم لەوە تێ بگەم ڕەنگە تۆ لە قۆناغێکە خۆت کاندید کردبێ بۆ ئەندامی ئەنجومەن بوو یا بۆ پەرلەمانتار بوو لە ئێستادا پەشیمانی یا قەنەعەتەکەی ئێستا لەگەڵ ئەو کاتەیە جیاوازە قەنەعەتی ئێستام لەگەڵ ئەو کاتا جیاوازە ئەگەر بگەڕێمەوە بۆ ئەو کاتا خۆم کاندید ناکەمەوە لەبەرەوە بوو کە دەنگی سەرکەوتنت هێنا لەوەی دەنگی باشم هێنا بەڵام نەخێر هەم وەختم نەبوو من ئەوە مۆزوعێکی ترە هەم دوایش کە سەیرم کرد بەڕاستی ئەو شوێنە بۆ من وەک پێویست نەبوو گونجاو نەبوو ئەجنا وەکتر وەختەنگ بەڵە دەنگم هەبوو زۆر باشە من ئەگەڕێمەوە ناو سەرا لەم ڤیدیۆیە کە بۆ جەنابتی لێدەم مە وتارەکەی خۆتە کە لە سەرایە یاوتە ئەمێ خۆت گوێ بۆ بگری ئەو دۆروبەرەی کە ئێمە ئاوەها وەک لە قەفەزێک داوابین هیچ دەرچەیەکمان نییە بۆ ئەوەی بگەینە شوێنان تا ئیدعای سربەخۆیەتی خۆمان بکەین تا داوای دەسەڵاتی سربەخۆی کوردستان بکەین هەمومان ئەمە هەستی پێەکەین و ئەیزانین بەڵام هیچ کات ئەو خەتەرەی کە ئەو پێگەشتگرافیە دروستی کردووە ئەوەی کە دەوروبەرمان دانمان پێدانێنن و ئاعترافمان پێ ناکەن هیچ بیانوو نییە بۆ ئەوەی کەوا داواکانی خەڵک جێبەجێ نەکرێن بۆیە پێویستە لێرەوە بە تەواوی خەڵکی بە حکوومەتی هەرێمی کوردستان بە خەڵکی خۆمان بڵین با هەمومان چاوکراوە بین ئەو خەڵکەی کە هاتووەتە مەیدانی ئازادی بۆ ئەوە نەهاتووە کەوا بیەوێت ئەزمموی کورد لەبار بەرێ هاتووە دەیەوێت لێرەوە بڵێ من زۆر لەوە زیاتر داواکەم چەند ساڵە ئێوە داوایەکەن هاتووە بڵێ ئێمە بە تێکڕا پێشمەرگەی گیان لەسەر دەستین ڕۆحی خۆمان دەخەینە سەر دەستمان بۆ پارازکردنی بۆ پارێزگاریکردن لە بست بە بستی ئەم وڵاتە هاتوین بڵین ئێمە پێشمەرگەیەکین بۆ ڕزگارکردنی کەرکووک و تەواوی ناوچە دابڕاوەکانی تر بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەم ساتە وەختەدا چاوێک بکاتەوە بزانێت بۆچی کەوا ئەو خەڵکە دێنە مەیدانی ئازادی چیان ئەوێ هاوار ئەکەن لەبەر ئەوەی کەوا ژیان لەسەر خەڵک زۆر قورسە چ معقولە ئێستا خەڵک گەنجێک چەند ساڵە کەسابەت دەکا چەند ساڵە مۆزەفە چەندی میرات بۆ ماوەتەوە چینێکی کەم نەبێ ئەویتری ناتوانێت پارچەیە ئەرزی هەبێ زۆر باشە لەسەر ئەم مەقتەعی کە ئێستا باست کرد دەسەڵات ئەتوانم بڵێم ڕقی لێەوە بوو لەگەڵەوەیان نەبوو کە تەنان لێرە کۆ ببنەوە و ناڕزاییان هەبڕن بەڵام تۆ دروشمێکی گەورەتر بەرز کردووەتەوە باسی بۆ نمونە ئەوەکی کە کەرکووکی کوردستان بێ هەر پێنج پارچەی کوردستان کە دوجار لە شعرێکی شادەیڵێت ئەوەشت بۆ لێدەمەوە یان دروشمەکانت زۆر گەورەتر بوون هاتووی باسی بۆ نمونە دەستکەوتەکانی کورد کا بێمە دەستیان پێوە بگرین لە دەستیان نەدەین و داوای زیاتری شت دەکرد اینجا لە دیوێکی تریش تۆ قسە بۆ خەڵکانێک دەکەی کە ڕەنگە لە جومعەکانە حاضر نەبن واتە هەم ئەوانەی کە بیری چەپیان هەیە و هەم ئەوانش کە بۆ نمونە بیرێکی ئاینی ئیسلامیان هەیە هەردوو لای گوێیان بۆ گرتی بۆ بڕوا دوا بوو چەپەکانیش گوێ لە تۆگرن و چۆن توانیتان خۆتان کۆ بکەنەوە لەم سەرایەیە خۆی یەکەمیان ئەوەی کە خەڵک بەعام خەڵک گوێ لێگرتین چکە هەوەش کە نوێژی ناکرد ئەوەستا لە دوورەوە یعنی من بە نمونە ئەڵێم ئافرەتە بۆ لەچکی بەسەرەوە نەبوو من هاتووم لە بازاڕەتی ماوەسەدخوا بۆ سەبا ڕسمەکە لەگەڵا بگرم یعنی عامی خەڵک گوێ لێگرتین ئەمە یەک
مەسەلەی دەسەڵاتدارانیش بەتەکید متابعی ئێران نەکرد ئەگەر خۆشیان نەبووە مستەشارەکانیان خەڵکی خۆیان متابعیان نەکرد چی ئەگوزارێ و چی ئەوترێ بەنسبەت ئەوەی کە من ئەوان ڕقیان لە ئێمە من بوا نابینم دەسەڵاتی دڵسۆز دەسەڵاتداری دڵسۆز غەمخۆر ڕقی لە هەیە هەر کەسێک بێ کە نەسحەتی بکە ئەوەی کە من باسم کرد لەوەی دروشمەکە گەورەترە لەوە ئێوان وەکو دوایش ئەگەر بیرم ما بێ لە وتارەکە ئاماژەم پێ کردووە مامۆستا ئاینی دەبێت زۆر خۆی لە دەسەڵاتدار بە گەورەتر بزانێ ئەو شتانەی کە ئەو بیرینی ئەم بیری بخاتەوە چکە مامۆستا ئاینی هەرەوە نیە مۆزەفی ئەو قاضێ و مانگ و مانگ چاوەڕێ بکە معاشێک وەربگری و بەڵکو شتێکی بدرێتێ نە لە ئەسڵا مامۆستا ئاینی ئەگەر قرار بێ میراثبەری پێغەمبەران بێ دەبێت زۆر لەوەش بە جورئەتتر بێ دەست لەسەر برینەکان دابنێ من حەزەکەم لێرە بیری جەنابەت و هەموو ئەو بەڕێزانەی بخەمەوە کە گویان لێمانە من لە بەرامبەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەرەو ڕوو ئەو قسەی کە لێرە کردومە بەرەو ڕوو مەسەلەن پێم وتووە ئێوە مستەشارەکانتان خیانەتتان لێکەن پار بزەبت ئەم کاتە بوو لە دوای ئەوەی کە مانگی دوو بوو ئەگەر بە هەڵەیانە چوم لە مانگی دوو دوانزەی دوو بوو ئەلەو کۆمونۆیەکمان کرد لە هۆڵی سعد عەبدوڵڵا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی من بووم لەوێ هەستام و بەرەو ڕوو پێم وتون ئێوە ئەم دوو بەڕێزە ڕاوێژکارەکانتان خیانەتتان لێکن کە هەندێک شتان پێ ناڵێن خەڵکی ئێمە من بووم لەوێ بووتم ئایا ئێوە خۆتان قبوڵ ئەکەن مناڵەکانی خۆتان لەبەر چاوتان گیانی دەرچێت لە دەریای ئیجەیە ئایا ئێوە خۆتان قبوڵ ئەکەن ئێستا مناڵەکانتان شیر و دایبی نەبێت ئەوە یعنی کە ئەڵێ من و ئەمسالی من و مامۆستانەی کە لێون بەڵام من بە تایبەت خۆم ئەم قسانم کردووە ئەوە نەبێ شتێکە هەر لێرە بێ و یعنی تەنها لەسەر مینبەرێکەوە لە دوورە وتر بەڵام ڕۆت وایە و دەسەڵاتدارانە بوون منە بێ ڕاوێژکارەکانیان شتیان بۆ باس بکەنە گینا خۆیان نازانن دۆخی خەڵک چۆنەوە ڕەنگە بێ قسەکەی تۆ بۆ منە ڕاوێژکارەکان خیانەتیان لێ بکەن ڕەنگە بە دیوێکی تر قسەکانیان بۆ ببەرنەوە فعلا هەردوو شتەکە ڕاستە هەمەوەی کە زۆر جار ممچینە ئەوان بۆ خۆیان زۆر بەلان و مهتەم یعنی مهتەم نەبن بە شەقامی خۆیان شەقامی کوردی خەڵک کە ئەمە گومانە ئینشاءڵڵا وانە بەڵکو مهتەم من بەڵام لەوانەیە سەرقاڵ بن بەهۆی سەرقاڵیانەوە مەجاالیان نەبێ کە ئەمە زەنێکی من زەنی وایان پێ بم بەڵام مستەشارەکانیان دەبێ ئەگەر خۆشیان بێ ئاگابن مستەشارەکانیان دەبێ ئەوەی لە شەقامە ئەوەی لە ناو خەڵکە ئەویان پێ بڵێنەوە دەسەڵاتێک باسی ئەوەت کرێگە دەسەڵاتێک دڵسۆز بێ نابێ ڕقی لە شەقامەکەی بێت لەو کاتەوە تا ئێستا کەمە دۆخی خەڵکە و دەیبینیەوە شەقامە و ئەوەش سەراشە دیارە شەقام بوو ئەو دەسەڵاتە بە دڵسۆزە زانیانە والله کاک جەلال ئەو دەسەڵاتە مەسەلەی دڵسۆزی و نادڵسۆزی کێشەیەک هەیە لە عام لە تەواوی جیهانە بەتایبەت لەم شەرقی ئەوسەتە لەم مەنتیقانەی خۆمانە ئەوەیە ئەوەی وەسیتە لە بینی خەڵک و دەسەڵاتە کێشەکە ئەوان ناویانەتەوە کێشەکە ئەوان دروستیان کردو ئەوەی کە ناوەندە مەسەلەن وەسیتە لە نێوانی خەڵک و دەسەڵات ئەخرا وەسیتە بۆ مەسەلەن بۆ نمونە حیزب پەرلەمان لە وڵاتی ئێمە یعنی چی هەیە پەرلەمانەوە ئەندام پەرلەمانەکانیان بینی دێن ناو خەڵگێسا سەرۆکی پەرلەمان هیچی بەدەستنیەوە تۆ ئەگەر باسی ئەو بکەوان نا بەڵام ئەوەی کە لە دەسەڵاتدارەکانەوە نزیکن ئەوەی کە لە با بڵین بە معنایەکی تر لە کەسی یەکەمی حیزبەکان و قەرار بەدەستەکانەوە نزیکن ئەوانە نایانەوێت کە دۆخەکە باش بێ لەبەر خۆیان لەبەر پاروە چەورەکەی خۆیان لەبەر گیرفان پڕکردنی خۆیان چون ئەگەر دۆخەکە باش بێ ئەو با بڵین ئیمتیازەی کە بۆ ئەو هەیە بدرێ بە خەڵکی تریش ئەوەی ئەو کەمەکاتەوە یعنی 25 ساڵە بڕات وایە چینی سەرەوە ناوەندەکە ناتیە نەگەشتووە دۆخی خەڵک لە خوارەوە چۆنە ئەگەر تێژگەشت بێت ناڵم تێنەگەشتوە چکە معنای وایە ئەگەر من بڵم تێنەگەشتووە ڕاست ناکەم ئەگەر تێگەشت بێ معنای وایە هیچ دڵسۆزیی نییە بۆ خەڵک یعنی چۆن یعنی تێنەگەشتووە چۆن بێت تێنەگەشت بێ دێمەوە سەرای ئازادی چۆن ئێوە وەکو مامۆستایانی ئاینی کە باگراوندێکی ئیسلامیتانەیە و ئیسلامین و موسڵمانن چۆن هاتوونەتە ناو سەرایەکەوە کە پێش ئێوە بەدەست ڕەنگە زۆرینەی بەدەست چەپ و ئەلمانیەکانەوە بوو کاک جەلال ئێمە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لێرە بوون شتێک کۆی کردبووینەوە ئێمە هەمومان داوای ئازادیمانە کرد داوای مافمانە کرد داوای لادانی گەندەڵی و خراپەکاریمانە کرد داوای چاکسازیمانە کرد ئەمە هەمومان بە موسڵمان و ناموسڵمانەوە تیا مشتەرەکین یعنی مسلمانێک و نامسلمانێک مافی ئەوەی هەیە ممارەسەی فکری خۆی بکە ممارەسەی مافەکانی خۆی بکە ئەمە حەقی بەسەر مسلمان و نامسلمانەوە نییە بەستان چونەتە یەک سەنگەر و یەکتەنانەت یەک مەساحەیەکی دیاری کراوەوە لەبەر ئەوەی خەڵکەکەی ئێمە کە لێرە مسلمان بووە ئەو خەڵکی کە هاتووە لێرە هەمووی نوێش خوێن بووە زۆرینەی زۆری کە لێرە بووە حتا ئەگەر تابعی حیزبێکی ئەلمانیش بوێ لە مزگەوتدا نوێژی کردووە لە ڕەمەزاناندا ڕۆژووی گرتووە
لە حەج و لە عەمرە و حەجا لەگەڵمان نابووە. ئێوەکو مامۆستایان و ئیسلام چۆن سەیری ئەوانەکە لە حیزبێکی ئەڵمانیە نوێژش دەکات حەجیش دەکات دەچێتە مزگەوتیش. سیرکردنی ئێمە ئەوە کابرا مسلمانە بەڵام هەتا ئێستا لەوە تێنەگەشتوە کە ئێمە ئەڵێن تەنها ئیسلام چارەسەرە بۆ کێشەکان. هەتا تێ ئەگالەوە دەبێ خۆ من بەشدار بم لە غەم و ناڕەحاتی و معاناتەکانی لەگەڵیدا. ئەو نابێت لەوە تێبگا کە من تەنها ئەمە وەرجی خۆم تێر بکەم تەنها ئەمەوێت لە مزگەوت نوێژ بکەم ئەگەر طبعاً زۆر دەمێ ساڵە هەر لە ئیعلانکردنی ئەلمانیەتەوە لە فەڕەنساوە کە دامەزراوە بۆکەوە کەسانی زانای ئاینی دوور بخرێتەوە لە مجتەمع نەکەر زانای ئاینی هەر خودی ئاین دوور بخرێتەوە لە مجتەمع بە خەڵک بوترێ دین هەر ئەوەیە لە کەنیسە و دێر و مزگەوتەکانە خەڵک عیبادەتی خۆی بکە و حەقی بەسەر ئەملاوە نەبێ. چەند ساڵە لای ئێمەش ئەم ئیدعایە هەیە بەڵام ئێمە هاتین پێمان وتن نەخێر ئێمەش پشتیوانتانین لە داواکردنی مافەکانتان. ئێمەش ئەمانەیە مافەکانی ئێوە بەدەست بێنین نەک بۆ خۆمان بۆ ئێوە ئەو کاتە ئەگەر هەمومان هەر مەقولەیەکی کوردیە وترێ ئینسان ئەگەر هەموو خزمەکانی دەوڵەمەند بن باشترە لەوەی فەقیر بن چونکە ئەگەر دەوڵەمەند بن غەمیان کەمتر لێخوا بەس گەر فەقیر بن نەبێت دایمەن لە غەمی نانیانە بێت لە غەمی بەرجیانە بێت کێشیان بۆ حلکە بەڵام ئێمەش ئەگەر شەعب و گەلەکەمان مسلمان بێ یان نامسلمان بێت ئازاد بێ وەزعی باش بێ گوزەرانی باشتر گوێ لە منەگرێت. ئێوە خەمی شعب بەگشتی ئەخۆن یا تەنها بۆ نمونەوانی کە وەکو خۆتان بیر دەکەنەوە وەکو مامۆستایانی ئاینی مەبەستمە؟ نەخێر ئەو پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خوا ناردوێتی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین بۆ هەموو خەڵکە نەک هەر بۆ هەموو خەڵک یعنی ئینسانەکان بەڵکو بۆ بێگیانەکانیژە بۆ ئاژەڵەکانیژە چ جای ئینسانەکان بەگشتی بە مسلمان و نامسلمانەوە خۆ دەبێ ئینسان کاتێک کە دێتە مسلمانی ڕاستەقینە ئیتر زانایە نەزان دەبێ ئەو خاک و ئەوەی بەسەری داتێ ئەپەڕێ هەیەتیە ئەو خەڵکو جەماوەرێکە لە دەورێتی لە دەست و زمان و داوێنی پارێزراو بن. زۆر باشە مامۆستا بینەرانی عەزیز ناوبڕێکی کوردوەرەگرم و دێمەوە لاتان. الله أكبر الله أكبر ئەگەر قرار بێ ئازادی هەیە ئەگەر قرار بێ دیموکراتی هەیە خەڵک دەیەوێ ئەوەی دەنگی بۆ داوە بە ئازادیش مافەکانی ئەو دەرببڕێ لە پەرلەمانە و لە هەموو جێگایەکدا. ئاگادارتانەکەینەوە دوعای یەک پیرێژنی چاو بە فرمێسک دایکێکی جگەر سوتاو بەسە لێتان گیرا ببێ. ئێمە خوا بە ئازادی دروستی کردوین دەبێ ئازابین هەتا ئازادیش نەبین ئازا نابین. زانا بە ڕێزەکان ئێوە پێویستە بێنە سەر شەقام ئێوە پێویستە دەنگتان هەڵبڕن بەسە باچی تر زوڵم لەم میلەتە نەکرێت. دووبارە سڵاوتان لێ ببینەرانی عەزیز دەچمەوە لای میوانەکەم بەڕێز مامۆستا عوسمانی شێرە. مامۆستا باس لەوە کرد کە تەنها ئیسلام چارەسەرە بڕوات وایە ئەو دۆخی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە بۆ نمونە لە هەر لە حەڤەی شوباتی 2011 تاکو ئێستا کە دیارە دۆخی خەڵک لەو کاتە زیاتر خراپترە تا چەندە دوورکەوتنەوەی دەسەڵاتە لە ئیسلام؟ دوورکەوتنەوەی دەسەڵاتە بە معنای لە 100% چونکە ئەم دەسەڵاتی ئێمە هەتا ئێستا حسابی بۆ خەڵک نەکردووە کە دەرەجە دووش بێت نەک دەرەجە یەک وەک خۆی. مشکلە ئەوەیە کە ئێمە ئەڵێن تەنها ئیسلام چارەسەرە ئیسلام ئازادی تەواو ئەدا بە ئینسانەکان ئەیانکە بە وەکو یەکیان لەیەکە کە لا فرق بين العربيين ولا عجمين إلا بتقوى. يا أخوة فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. أوج لا إخوايا نقلا خلق بۆیە کە خەڵک وەکو یەک بێت یعنی وەکو یەک کێ زەحمەتی زۆرتر کێشە کێ زیاتر ماندوو بوو کێشە و نخوونی زیاتر کێشە یعنی ئەرکی زیاتر بوو مافیشی زیاتر لای دەسەڵات چۆن لای دەسەڵات بەعکسەوە ئێستا ئەو بۆ خۆی تێر و پڕە خەڵکیش برسی و قڕە ئەمە کارەساتە یعنی
ئێمە کە ئەڵین تەنها ئیسلام چارەسەرە ئەوەیە لە ئیسلامدا خەڵک یەک خوا ئەپەرستێ باقی ئینسانەکانی تر عەبدن وەکو یەک سیر ئەکرێن کێیان چاکەکار و باشتر بوو احترامی زیاتر لێ ئەگیرێت کێش خوا نەخواسە خراپ بوو خۆ تۆ سنگیت لەت نەکردووە دادگا هەیە و دەیدەیتە دادگا پاشان لە ئیسلامدا بیرروباوەڕی ئیسلامی لەسەر باوەڕبوون بە غەیبدا ئامەزرا یەکێک لەوانە باوەڕبوونە بە ڕۆژی قیامەت هەموو ئینسانەکان دەهێنرێتەوە بەردەمی خوا وكلهم آتيه يوم القيامة فردا یەکە خەڵک دێتەوە بەردەمی خوا لە قیامەتە محاسبە ئەکرێ ئەگەر ئەم دەسەڵاتدار و ئەم خەڵکەی کە ئێستا حکومەت و دەسەڵاتداری ئەم وڵاتە بەدەستەوە ئەی بابڕێەوە ئەگەر باوەڕی وابێ خوازین دوی ئەکاتەوە لێ ئەپرسرێتەوە لە گەورە و بچووکی ئەم ئەوەی ئەگوزارێت لە وڵاتەیە ئەم کارە ساتە خراپە ڕوونادا لەبەرەوە بەقەناعەتەوە ئەڵێن تەنها ئیسلام چارەسەرە بەڵێ خەتای خەڵکی تایە خۆ ئەم دەسەڵاتە خەڵکە لەکوێوە هاتووە خۆ لە مەریخەوە نەهاتووە ئەگەر خەڵک هەر کاتێک توانی چاک بێت کەسی باش تەقدیم بکە وتوانی بە باش بڵێ باش و بە خراپ بڵێ خراپ دەستی زاڵم بگرێ بڵێ ئەوی چاگە بێ بەڵام هەتا خەڵک ئاوها بێدەنگ بێت هەتا خەڵک هەر بە ئارەزوی خۆی چەپڵی بۆ لێ بدا هەڵپەڕ بە قوربان و بە ساقی بێ و هەر چاوەڕێی نان بێ بەڵکو نانی بداتێ هەروە بێت ماوەسا سەبارەت بە نوێژی هێنی ئەو تاریکەدات دیارە هەندێک خەڵکیش نوێژیان نەدەکرد بەڵام وەک دەبیسترێ پاسەوانەی نوێژ خوێنانیان دەکرد ینی ئەمە چی ئەگەێنێ لە شەقامێکدا کە هاتوونەتە سەر جادە داوای ئازادی و داوای نانیش دەکەن ئێستا دۆخیش تامان خراپتر بووە ئەمە چی ئەگەێنێ کە بۆ نمونە کەسێک کە نوێژ ناکە لەگەڵ کەسێک کە نوێژ دەکا هەردووشیان پێکەوە لە سەنگەریەکان دەسەڵات دەبێت لەمە چه دەرسێک وەرگێت چه پەیامێکی تایە بۆ دەسەڵات من سەرەتاوتم ئێمە هەمومان خاڵی مشتەرەکمان زۆرە دەبێت دەسەڵات بزانێ ئەوەی کە ئەچەوسێنرێتەوە ئێستا لە وڵاتەیە تەنها لێ مزگەوت ناچەوسێنرێتەوە لە ڕووی نان و ئازادیەوە خەڵکەکەی تریش ئەوەی کە نوێژیش ناکە هەمان معاناتی هەتا ئەتوانم بڵێم مسلمانەکە معاناتی کەمترە ئەوەی کە ئیلتیزامەکەی هەیە زیاتر ئەهلی مزگەوتە معاناتی کەمترە بەوەی ئاگایان لە یەکترە بۆی لە مزگەوت لە معاناتی یەکتر ئەپرسن بەدەم یەکترەوە ئەچن دەردە دڵێکی خۆیان بۆ یەکتر ئەکەن و دڵخۆشیی خۆیان ئەکەن بە پاداشت و سزایە کە لە قیامەتە هەیە ئەوان معاناتیان کەمترە لە ڕووی معنەویەوە هەتا لە ڕووی مادیژەوە هاوکاری دەستبارگری یەکترن بەڵام معاناتی گەورە لەسەر ئەوانەیە کەوا ئەو جانبە دەرونیەشیان مرتاحنی لە ڕووی دەرونیە و مرتاحنین یعنی تەنها کێشە و گرفتەکانەوەی هەر سکیان خاڵی و گیرفانیان خاڵیە ماوەسا لەناو وتارەکەتا لە کۆتایی وتارەکەتا شیعرێک دەڵێتەوە شیعرایان بەخشانە تامان زۆر پڕواتایە کە پێم وایە هی کۆساریە بۆچی ئەم شیعرت لێرەوتەوە بەڵام پێشەوەی کە بڵێتەوە موێ پێکەوە گوێ بۆ شیعرەکەی کۆساری بگرێت لوتکەی قەندیل گەوەی ماکۆک پێدەشت و بناری حەمرینین بڕنەوەکەی شێخ مەحموود و شمشێری سەلاحەددینین کڵپەی باوەڕ گڕی کەرکووک ناڵەی پیری بادینانین پەنجەی زاڕۆڵی هەڵەبجە و کفنی ئاڵی شەهیدانین دەنگی قورئان چەکی خەبات کێوی کۆڕێ و بالیسانین بەرگونانی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین تین و ئیسلام سایەی دەوڵەت سەدای چەوساوەی جیهانین نەخشەی یەکگرتنی کورد و هەر پێنج پارچەی کوردستانین زۆر باشە مامۆستا ئەمە دیارە بەشێک بوو لە پارچە شیعرەکانی کۆساری بۆ ئەم شیعرت هەڵبژارد ئەمی کە بۆ نمونە باسی یەکگرتنەوە هەر پێنج پارچەی کوردستانە ئەمە زۆر جار لە دەمی تەنان سیاسیەکانیشەوە چوار پارچە دەبیستین پێنج پارچە نابیستین واتای ئەم شیعرە یانی چی وە بۆ لێرەوتەوە خۆی من لە ئەسڵی وتارەکە باز لەوە کە ئێمە دڵسۆزی ئەم دەسەڵاتی وەکو جەنابیش پێشتر پرسیار لێکردم وەڵام دایتەوە ئێمە ئەو دروشمانەی کە پێیان ئەفرۆشتین ئەوان و ئێستاش پێمان ئەفرۆشن ئێمە دەمێکی بیرمان لێ کردوەوە دەمێکی غەممان لێ خواردووە وەکو کەسایەت وەکو زانایانی ئاین وەکو مامۆستایان وەکو کەسایەتی ئیسلامیەکان وەکو ئەوەی هەڵگری بیری ئیسلامیە تەمامە شاعیرێکی ئیسلامی شاعرێکی ئیسلامیە کۆساری بە ڕەحمەت بێ لە تافی لاوی و لە تافی لاویدا و لە شەڕێکی نەخوازرا و لە ڕووداوێکی ناخۆشدا خوا بە شەهیدی قبوڵکە شەهید کراوە ئەم شیعرەی کۆساری باس لە معاناتی کوردەکە لە بەشبەشبوونی کوردەکە باس لەوە کە ئێمە چین من هاتوم لێرە بەم شیعرەی کۆساری بەمانموت ئێمە ئاژاوەگێڕنین چکە پێمانەوترا ئەمانە ئاژاوەگێڕن ئەوانەی ئەچنە ئەوێ کۆمەڵە خەڵکی هەلپەرستنەوەوانە من هاتوم لێرە
لەم چەند دێڕەشعرەی کۆساریە بۆوان وتۆ ئێمە نەک هەر ئاژاوە چینین بەڵکو هاتوین ئاژاوە نەهێڵین بەڵکو هاتوین ئەو ئیدعایانەی ئێوە بەدەمەیکەن ئێمە هاتوین بە عملی جارێکی تر بیرتان بخێنەوە بڵێن ئێمەی کورد لە قەدیمەوە کە پارچە پارچە بووین ئاغاکانی ئێوە پارچە پارچەیان کردوین ئێمەش ئەو چەند پارچەی کوردستانی بۆچی 5 پارچە پرسیارەکە ئەمەیە کورد هەر کوردستانی ئێران و عێراق و ئەوەی کە ئێستا پێی ئەوترێ باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوانیە لە ئاسڵیشە ئێمە بەشێک لە ئازەربایجان یاتی باشێک لە رووسیا کوردەکان بەشێکیان لە رووسیان و کوردستانی گەورە زۆر لەمەی ئێستا فراوانترە کە خەڵکی دیعایەکە لەبەرەوە کە باسی 5 پارچەی کوردستانەکە کۆساری ئەوە مەبەستەکەیەتی و منیش بەحەقەت دەمێکە بۆ ئەو شیعرم هەر وەک لەبەرکردن لەبەر بوو و یعنی علاقەیەکی تایبەتم بە شیعرەکانی کۆساری هەبووە بۆیە ئەوەش یعنی بە مناسبە بزانی بۆ ئەو کاتە بەڵام تا ئێستا لە زاری سیاسیەکانەوە نەمبیستووە کە بڵێن 5 پارچە هەر ئەڵێن 4 ئەم دەسەڵاتان دارانەی وەڵاهی ڕەنگە هێشتا بەشێک لە خەڵکمان نەزانن بۆ ئەڵێن 5 ئێمە ئەوەی کە مشکیلەیە ئەوەیە مەسەلەن سیاسیەکانی ئێمە ئایا تا چەنە ڕازگۆن لەگەڵ خۆیان تا لەگەڵ ئێمە ڕازگۆ بن یعنی خەڵک بێت سەیری لێدوانی سیاسیەکان بکە هەموو لێدوانێکی دوێنەی پێچوانەی ئەوەی ئەمڕۆیە ئەوانەی ئەمڕۆی دوێنەی بەدرۆوە خاتەوە لەبەرەوە ئەش زانین سیاسیەکانی ئێمە کە باسی 5 پارچە ناکەن یا باسی 4 پارچەکەن ئەوە مۆزوعێکی سیاسیە تایبەت بە خۆیانە بۆچی باسی ناکەن دەبێت بۆ خۆیان لە خۆیان بپرسرێ زۆر باشە مامۆستا کە بۆ نمونە دوای وتارەکەت خەڵک پرسیاری لێ کردی لەسەر ئەم شیعرە هیچێ یا بۆ نموناڵێ 5 پارچە هیچ پرسیارێک لەسەر لەلایەن خەڵکەکە ئێرەوە لێکرا بەڵێ چیان دەوت مەسەلەی لەوانەیە تا ئێستا ئێمە نەمان بیستوە کوردستان 5 پارچە وەکو تۆ جەنابەت پرسیارت کرد بۆچی 5 پارچە ئەمش هەمان ڕوونکردنەوەی کە ئێستا بۆ جەنابتم باس کرد هەمان ڕوونکردنەوە بۆ ئەویشداوە وەکو لێشان پرسم شیعرەکە هیچێ دیارە خدر کۆساریە بەڕەحمەت بێت زۆر باشە مامۆستا دیارە ئێستا وەزی خەڵک خراپترە ئەوە 3 مانگیش مامۆستا لەسەر شەقام بوو بۆچی وەکو زانایان یانی نهاتن لەوێژ وتارێکیان بۆ بن تەنها یەک دوو زانایەکیانی بەدەستمەند دیار بۆ ئەوانەی کە پێشتر لەسەرا بوون بۆ خۆیان خاوەن پێگەیەکی جیاوازن بۆچی ئێوە بەشداریتان نەکرد کاک جەلال من لەواچە قەنعاتی من تۆزێک فەرقی هەبێ لەگەڵ خەڵکی تر مامۆستایانی بەڕێز کە لەسەر جادە بن حەق خۆیان بوو لەبوو هەمومان لەگەڵیان بووینایە بەڵام بەشداربوون لەگەڵ ئەوان خۆی بۆ خۆی لەم کات و ساتەیە معنایەکی گەورەی ئەدابەوان وکو ئەو مامۆستانی کە جەنابەت باست کرد بەشدار بوون لەگەڵیانە بەڵام بۆ ئێمە بەشدار نەبووین ئێمە لە ڕاستیدا من بۆ خۆم بێئومێد بووم لە خەڵک یعنی ئەوە حەقیقەتە ئێڵێم بێئومێد بووم لەم خەڵکەی کە ئێستا هەیە لە دوای حەفتەی شوباتەوە بێئومێد بووم لە خەڵک یعنی کە خەڵک تەنها یعنی بە دروشم بەو دروشمانی کە ئەوترێ گۆڕانکاری پێ ناکرێت من نمونەیە جێڕمەوە وەختی خۆی لە میسر گۆشت گران بووە خەڵک پێی نەکڕاوە هاتووە هانای بۆ مامۆستایانی ئاینی هێناوە ئەوانیش مفتی دیاری میسری فتوای دا و بە خەڵکی وتووە کەس گۆشت نەکڕێت بۆ ماوەی هەفتەیە قەساب هەمووی هاتن هاواریان کردیان ئێمە کردمان ئێوە مەیکەن چۆن ئەڵێن وای لێکن خەڵک بەگوێی کردن خەڵک ئامادە نییە بەگوێی ئێمە بکە نەک بەگوێی ئێمە بکە خوانە خواست مامۆستا ئاینی خەڵک هان نادا بۆ تۆند و تیژی بەڵام ئەوەی کە مەسەڵەن ئیعتیسامێک ڕابگەیەنرێت کە من کاتی خۆشی ئەوم ڕاگەیاندووە لە خودی وتارەکە باسم کردووە کاسبکار دکتۆر مهندس محامی دەستگای قەزایی ئەم وڵاتە دوکاندارەکان بین یەک هەفتەی ئیعتیسام ڕابگەیەنن بازار ڕابخەن حکومەت قفڵە بێت نەک بۆ معنایە من مەبەستمەوەی حکومەت بڕوخێنرێ بۆ معنای بۆی بێتەوە خۆی حکومەت بەبێ خەڵک هیچ نییە حکومەت سێ پای گرنگی هەیە خاک خەڵک دەسەڵات ئەگەر خاک و خەڵک نەبوو دەسەڵات چییە چی پێکرێت با بۆی خۆی هەر دەسەڵات دار بێت لەبەر ئەوە هەندێک لە مامۆستایانی ئاینی کە من بەش بە حاڵی خۆم ئەوە بووە کە متمانەم بە خەڵک نەبووە ئەخر مامۆستا ڕەنگە سبەی نێشتۆ دووبارە جارێک تر وار لێ بێتەوە کە بێتەوە بۆ نمونە ناو خەڵک بەڵامە و کاتە دووبارە سیر دەکەی خەڵک نییە چۆن تۆ بۆ نمونە لە حەڤش شوبات گلەی لە خەڵکەکەی ئێستش مامۆستایان خەڵکێکی تر گلەی لە مامۆستایانی ئاینی دەکەن کە بۆچی دیار نین ئەکرێ هەر جارە بەشێکتان بۆ نمونە بێ هیوابن لەو
مسألة بهوابونك كمن ألم بهوابونك من بقطعيني القرآن جاء مشتوا من هي قالي موسى سلام إخوة لسيدنا موسى به كاتي خوي جورو پروردگار رزقاري كرن لمصر وأمري بيكرن بچنا بيت المقدس بچنا فلسطين كاتك سيدنا موسى بيان الله خوي جورو پروردگار بموسى فرمي خوتو قال لك بچنا ناو فلسطين هو بلام أوان لهم قومك زور بهز هيو ناشين أي موسى خوتو خواكت برون بجنجن يملي لو تماشا أكيد خوي جورو پروردگار طولان لي كاتو بوي 40 صالي الربق لبياباني سيناء من نوا ونبن حتى أوكاتي كوا سيدنا موسى سلام خوي لبي وفادك وديسان أوجا لسردسي پیغمبرێکی وەکو یوشع بن نون ڕزگار ئەبن گەلی ئێمەش پێویستە ئەوە بزانێت کە تێبگا لەمە کەوا خەڵکی بە عامیش هەمومان تێبگەینەوە گۆڕانکاری خوێنی تازەی ئەوێت خەڵکێکی تر بێتە پێشەوە ئەم بەچە ترسێنی کە کراوە پێشتر ئێستاش خەڵکە بەتەمەنەکەی ئێمە ترسەکەی زەمەنی حیزبی بەعسی لە لاشەیان ماوە ومن ئێستا ئەمێ بگەمە سەر خاڵێک لەوە چەم قسەم زۆر ڕق بێ ئەم دەسەڵاتدارە یعنی ئێمە کە ئەم ماوەی ساڵ و نیوە 2 ساڵی کە ئێستا خەڵکیان ئاوا چەوساندوتەوە بۆی خەڵک بترسێنەوە ئەم شەریحەیەش ئەم جیلەش بترسێنەوە کە خەڵک بیر لە دەنگ هەڵبڕین نەکاتەوە یعنی ئەمانە بترسێنەوە چی یاوا بیرەکەنەوە بۆ نمونە لەوە بەقەنەعەتی من لە بەقەنەعەتی من لە 100% ئەمە هەنگاوێکە بۆ تەساندنی خەڵک بۆی خەڵک جارێکتر نەوێرە دەنگ هەڵبڕێ زۆر باشە مامۆستا ئێستا ئێوە مامۆستایانی یانی ڕەنگە بە تەنانەت 12 شەویش تەقە بدرێت لە دەرگاتان بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان ئەم دۆخەنا لەبارەی کە ئێستا لە یاریمی کوردستانە هەیە لە کێشە کۆمەڵایەتیەکان لە قەیرانی دارایی کە هەمووی هۆکارەکەیەتی بۆ خۆڵقاندنیان دۆخی خەڵک چۆنە بەتیابێت لە یەکێک لە وتارەکانتا کە 5-6 مانگ لەمەوە پێش باست لەوە کرد و نمونەی بەرجەستە هێنایەوە لە خراپی دۆخی خەڵک کە یەکێکیان حاضر بۆ مناڵەکەی بفرۆشێ یەکێک تریشیان باست کرد کە چیرۆکێکی خراپتر بوو ئەویش هەمووی هۆکارەکەی نەبوونی بوو دۆخی خەڵک بەگشتی چۆنە ئێستا دۆخی خەڵک لە ڕووی مادیەوە زۆر خراپ وای کردووە شیرازەی خێزانی کورد ینی تێک چووە شیرازەی کۆمەڵگای کوردی وردە وردە بەرەو تێکچوون ئەڕوات ئەوەی کە ماوە ئێستا خەڵک دڵی پێی خۆشە ئەو دڵ پێخۆش ئەو هاندانەی مامۆستایانی ئاینی وتارە ئاینیەکە ئەو وتارانن کە وتاری ئاینین کە خەڵک هێورە ئەکەنەوە مژدە ئەدەن بە خەڵک سەبرتانە بێ ئەم دۆخە تێ ئەپەڕێت ئەگەر نا بە فعلی خەڵک وەزعی خەڵک زۆر خراپە کاک جەلال وەرە ئێوارە بەرە ئەم جادی ئۆرزیە بزانە خەڵک هەمووی نەخۆشە چی نەخۆش لە دەرەوە دێ پارەی عیادەی پێنیە بچۆ لای دکتۆرە بەڕێزەکان بزانە خەڵک لە چ حاڵێکایە بچۆ بۆ لای ئەو دوکاندارانە بزانە خەڵک دێ ڕۆژانە چەند شەکۆی حاڵی خۆیەکە ئێمە کە خەڵکێک دێ بۆ لامان جاریوایە کابرا ڕووینە چۆن ئەگری و وەزعی چەند خراپە یعنی چەندەها خەڵکی ترمان هەیە کە ئێستا لێی قەوماوە خەڵک پێی نازانێت یعنی بە مانگی جارێک خواردنێکی شایستەی نییە بیخوا یعنی چەند خەڵکێت 2 ساڵە قاتەجلێکی نەکرد هەرج لە کۆنەکانی چەند ساڵێک پێشە سێ لە پێەکە ئەی نابینی ئێستا بازاری لەنگە و کۆنەکەی سلێمانی بۆ قەرەباڵغا لەبەر چییە خەڵک وەزعی خراپە نابینی ئێستا زۆرێک لەو گەنج و کوڕ و کاڵانە و مێر منداڵانەی کەوازیان لە مەکتەب هێناوە نابینی یعنی گوێم لە داتایەک بوو کە چەند هەزار خەڵک لە دکتۆر لە پیشەکانی تر بەتایبەت لە تەبیبە بەڕێزەکان مامۆستای زانکۆ وازی لە پیشەکەی هێناوە یا خەریکی کەسابەتە یا ڕۆشتە دەرەوەی وڵات ئەمە ئەو پەڕی دۆخی خراپی خەڵکە زۆر باشە ئەمە بڕوات وایە چارەنووسی دەسەڵات یا خەڵک بەرەو کوێ دەبات ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت وڵا جا دیارە خۆ هەر دەسەڵاتدارێک ئەوەندە بێ باک بێ ئەگەر زوو فریای خۆی نەکەوێت وەکو 11 ئازاری ساڵی 2011 ئەلەم جێگایوتم هەمان چارەنووسی سەدام حوسێن و معەممەر قەزافی و زەین العابدین بن عەلی و حوسنی مبارەک چاوەڕێیەکات هەمان چارەنووسی شای پەهلەوی ئێران چاوەڕێیەکات ئیتر مەرج نییە ئێمە بیبینین لەوانەیە ئێمە ئەویان بەسەر بێنن لەوانەیە بۆ خۆیان لەناو خۆیاندا تووشی ئەو کارە ساتە ببن ئەگەر چی تۆ بێهیوا بووی لە خەڵک لای تۆ هێشتا هەفتەی شوبات ماوە و یا بڕوات وایە لە دەرەوەی خودی تۆشدا هەفتەی شوبات هێشتا هەر بەردەوامە وەڵاهی هەمان نەفەس ماوە هەمان غیرەت و ئازایەتی خەڵچێک ماوە بەڵام کە دەسەڵاتێک بێ باک بێت کە گوێی نەبێ و کەڕ بێ و نەبیستێ چی ئیسفادەی چییە بەڵێ هەمان نەفەس هەمان دەنگ
هەر هەیە بەڵام لە بەرامبەر دەسەڵاتدارێکی داپڵۆسێنەر لە بەرامبەر دەسەڵاتدارێکی بێباک لە بەرامبەر دەسەڵاتدارێکی بێمنەت هیچ ئیسفادەی نییە. زۆر سپاس ماوەسا سپاس بۆیەوەی بینەرانی عزیزیش کە تام ساتە لەگەڵ ماماونەتەوە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. لوتکەی قەندیل گەوەی ماکۆ پێدەشت و بناری حەمرینین بڕنەوەکەی شێخ مەحموود و شمشێری سەلاحەددینین بێتەن پرسیوین ئێوە چین ئەوەش وەڵام لوتکەی قەندیل گەوەی ماکۆک پێدەشت و بناری حەمرینین برناوەکەی شێخ مەحموود و شمشێری سەلاحەددینین تینووی ئیسلام سایەی دەوڵەت سەدای چەوساوەی جیهانین نەخشەی یەکگرتنی کورد و هەر پێش پارچەی کوردستانین